يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، پەندە کوردیەکانی کوردەواریمان دەرسی زۆر گەورەمان پێ دەڵێن. پێشینانی کوردەواری پەندی پێشینانیان هەیە. هەر یەکێک لەو پەندانە ئەکرێ بکرێ بە وتارێک، بە کۆڕ و سیمینارێک لە گەورەوە بۆ بچووک دەرس و عیبرەتی لێوەرگرین. هەموو بینیومانە لە کاتی بارانباریندا، لە زستانە بێ یان لە سەرەتای بەهارا بێ، ئینسان کە جەستەی تەڕ بوو، تەواو جەستەی تەڕ بوو، تووشی نەخۆشی دەبێ. جلوبەرگە تەڕەکانی زیاتر نەخۆشی دەخەن. دوای ئەوەی کە ئینسانەکە هەموو جەستەی تەڕ بوو، جلوبەرگەکانی هەمووی تەڕ بوو، لە قەدیما شتێک هەبووە لە جیاتی پاڵتۆ و قەمسەڵا لە دەشت و دەرا شوانەکان و خەڵکی دەرەوە لەبەری کردووە پێیان وتووە کەپنەک، لە لباد و لە خوری دروست کراوە. دوای ئەوە ئەگەر جلوبەرگ لەبەری ئەم تەڕبووەکەی سوسوودێکی پێ ناگەیەنێ. بۆیە پێشینانمان فەرموویانە لە دوای باران کەپنەک سوودی چییە؟ ئینسان کە تەڕ بوو، هەموو جەستەی تەڕ بوو، دوای بێنە پاڵتۆیەکی گەورەی لەبەرکە، سوودی پێ ناگەیەنێ. ئەوە فریا کەوتیایە پێش ئەوەی بارانەکە دەست پێ بکە و تەڕ ببێ پاڵتۆکە لەبەرکردایە. ئەمە ناونیشانی وتاری ئەم جمعەیەمانە لە خزمەت جەنابتان و مسلمانان و بیسەران و بینەرانی ئەم وتارەدا بە ناونیشانی دوای باران کەپنەک سوودی چییە؟ دەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ بەرەکەتدارکردنی وتارەکەمان کە ئیمامی مسلم و ئیمام ئەحمەد ڕیوایەتیان کردووە. سەروەرمان صلی الله عليه وسلم فەرموویەتی: إن الله يرضى لكم ثلاثا ويكره لكم ثلاثا. خوای گەورە سێشتی بۆ ئێوە پێخۆشە، سێشتیشی بۆ ئێوە پێ ناخۆشە. ئەگەر ئەم سێشتە بکەن ئەوە خوا زۆری پێخۆشە کە ئێوەی ئیماندار و ئەهلی قیبلە جێبەجێتان کردووە. فيرضى لكم أن تعبدوه ولا تشركوا به شيئا. یەکەم شتێک کە خوا زۆری پێخۆشە ئەوەیە بە تاک و تەنها ئەڵڵا بناسن، هیچ جۆرە هاوبەشێکی بۆ بڕیار نەدەن. دووەمیان: وأن تعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا. دەست بگرن بەو پەتەوە کە خوای پەروەردگار لە ئاسمانەوە ناردوویەتی بۆ سەر زەوی کە قورئان و پەیامی خوایە و پارچە پارچە مەبن. هەمووتان وەرن لەسەر سفرەی ئیسلام بە تەبایی و برایەتی و خۆشەویستی کۆ ببنەوە و پشت لە یەکتری مەکەن و پارچە پارچە مەبن و بەر مەبنە گیانی یەکتر. سێمیان: وأن تناصحوا من والله الله أمركم. دڵسۆز بن بۆ ئەو کەسانی کە فەرمانڕەواتان و کاروباری ئێوەیان بەدەستە، ماستا و چی مەبن بۆیان، دڵسۆز بن بۆیان، ئامۆژگاریان بکەن. ئەگە هەڵەیان کرد دەستخۆشیان لێ مەکەن، مەشیان ڕوخێنن، بیانهێننەوە سەر ڕێگەی ڕاست. ويكره لكم. خوا سێشتی بۆ ئێوە زۆر پێ ناخۆشە. قیل وقال. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یەکەم شتێک کە خوا زۆری پێ ناخۆشە لەناو ئیمانداراندا هەبێ وتی وتیە. قیل وقال. وتی وتی وتیان دەڵێن. چێ وتی؟ وەڵا نازانین. هەچ قسەیەکت بیست تۆش بڵاوی کەیتەوە، هەشتێ لە فەیسبووکە بڵاو کەوە تۆش یەکسە بڕای پێ بکەی و جارشکە بڵاوی کەیتەوە بەبێ ئەوەی بزانی سەرچاوی ئەم قسە و دەنگ و باسە چییە. خوا زۆری پێ ناخۆشە مسلمانان ئەمان لە ناودا بێ وتی وتی وتیان و کەسیش نازانێت چێ وتی، سەرنجام کۆمەڵە خەڵک زەرەت دەکەن. وكثرة السؤال. زۆر پرسیارکردن و زۆر ڕۆچوون لە شتدا. یعنی جاری وایە کەسەکە لە بواری ئاینیدا زۆر ڕۆ دەچێ. خوای گەورە دینێکی ئاسانی ناردووە، ئەم بە پرسیارکردن هێندە تێدا ڕۆچێ لە خۆی قورس دەکا. یان پرسیارکردن لە ژیانی خەڵک خوا زۆری پێ ناخۆشە ئەوەندە تەداخل لە ژیانی یەکترا بکەن. چیت خوارد، چیت هەبوو، لە شوێ بووی، مامەڵەت چی کرد، چیت دەستکەوت، ئەوە چێ بوو، ئەو میوانە بۆ هات، ئەوە چێ بوو مەرحەبایت کرد. پێویست ناکە. زۆر خوای گەورە پێی ناخۆشە مسلمانان ئەمەندە پرسیاری نابەجێ لە یەکتر بکەن کە پەیوەندیدارە بە ژیانی شەخسی خۆیەوە.
وإضاعة المال خو زۆری پێ ناخۆشە ئەم ماڵ و سامان و پارە جوانەی کە خوا وەکو خەڵەت بەم ئومەتەی بەخشیوە بە فیڕۆی بدەیت هیچ جێگایەک نەگرێ و پارەکە لە ناوچێ و کەسیش سوودمەند نەبێ. بەڵێ وتارەکەمان لەژێر ناونیشانی پاش باران کە پنەک سوودی چییە؟ باسی ئەوە دەکەین مسلمانان دەبێت ئومەتێکی وریابن. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە پێمان دەڵێ هەمیشە بە ئاگا بن. پێش ئەوەی گرفتەکان ڕووبدەن مەهێڵن ڕووبدەن. پێش ئەوەی نەهامەتی و دەردەکان ڕووتان تێکەن ئێوە ڕێگریان لێ بکەن. ئەینا کاتێک کە بەڵاکە هات کە ناڕەحەتێکە هات کە موسیبەت و گرفتاریەکە هات دواتر تۆ خەریکی چارەسەرکردنی بی نیوە چارەسەرێکە یان کارەکە زەبرەی خۆی داوە و کاریگەری خۆی هەبووە. نوێشکردن هەمومان بەڕێزان ئاگادارین نوێش لەسەر تاسەری دنیادا هەر یەک جۆر نوێش هەیە. ئەوە نییە نوێژی نیوەڕۆ بۆ من دوور کات بێ و بۆ ئەو چوار کات بێ سەفەریەکانی لێ دەرکەی هەمووی یەک جۆرە. نوێژی جەماعەت بە یەک شێواز دەکرێت. ئیمام چی کرد تۆ ئەوە دەکەی. بەڵام بڕۆنە سوورەتی ئەنیسا ئایەتی 102 بخوێنەوە. لەوێدا خوای پەروەردگار کە لە سەرەتای ئاەتەکەدا دەفەرمێ وإذا كنت فيهم فأقمت لهم الصلاة فلتقم طائفة منهم معك وليأخذوا أسلحتهم فإذا سجدوا فليكونوا من ورائكم حتى كوتاي آياتكي 102 سورة النساء. خواب پیغمبر صلی الله علیه وسلم دا فرمی ای محمدی خوشویست اگر تو لناو صحابه کان دابوی چوبون بۆ بەرەنگاربوونەوەی دوژمنان و خوانەناسان کە دەیانەوێت هێرشتان بکەنە سەر و ڕێگری لە بڵاوبوونەوەی ئیسلام بکەن. نابێ پێغمبەر لەوێ ئامادە بێ و هەر کەس بۆ خۆی نوێژی خۆی بکە خێری جەماعەتەکەیان لەدەست چێ. خۆ جەماعەت هەموو لە هەموو دنیادا بە یەک شێوازە. ئیمام چی کرد تۆ ئەوە دەکەی. بەڵام تۆ بەرامبەر بە دوژمن وەستاوی. ئالەوێدا ئەگەر بێت و جەماعەت وەکو ناو مزگەوت بکەی خەڵکەکە تیا دەچێت چونکە کافرەکە لەسەر هەلە. ئەم ئاەتە کەی دابەزی؟ وەختی نوێژ بوو لەشکری کافر و موسڵمان بەرامبەر یەک وەستا بوون. کافرەکان وتیان بەخوا فرسەتێکی چاکە ئەو محەممەد خۆی لە ناویاندایە ئێستا ئیمامەتی و پێشنوێژیان بۆ دەکا. هەر کە دەستیان کرد بە نوێژ ئەم محەممەدە و هاوڵانی ئەوەندەیان پێخۆشە نوێژ بکەن لە نەفسی خۆیان و لە ماڵ و مناڵیان و لە هەموو شتێک و کەلوپەلیان نوێژیان بەلاوە خۆشەویسترە. لە نوێژە ئاگایان لە خۆیان نامێنێ وامل کەس دەبن لە حزوری خوادا کە نوێژیان دابەست و گەیشتنە سەر سوزدا لە سوزدایە زۆر دەمێننەوە هێرش بکەنە سەریان و پەلاماریان دەین و لە ناویان دەبین هەتا ئەوان سەربەرز دەکەنەوە ئێمە ملیان دەپەڕێنین. پیلانی کافران ئاواداندراوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم وەستاوە لە عەرشی عەزیمەوە حەزەتی جوبریل دێت و ئەم ئاەتە دێنێتە خوارەوە. ئەی پێغەمبەر صلی الله علیه وسلم محەممەدی خۆشەویستم ئەم نوێژە جیاوازی هەیە لەگەڵ نوێژەکانی ترا چونکە ئێوە با بە عیبادەت بەهۆی عیبادەت و نوێژەوە نەکەونە مەترسی و پەلاماری دوژمنانەوە. ئەگەر نوێژەکەت دابەست جا عولەما لە تەفسیری ئەم ئاەتەدا سبحان الله عولەمای شەریعەت چەند زیرەک بوون. هەندێک 30 جۆر نوێژی ترسیان داناوە 30 نەوع نوێژی ترس هەیە کە بەرامبەر بە دوژمن وەستای 30 جۆریان داناوە. هەندێکی تریان 16 جۆر هەندێکی تریان 8 جۆر ئەوەی مەشهورە لە کتێبە شەرعیەکانی بەردەستی ئێمەدا 5 جۆریان شارەزایە. خوا فەرمووی نوێژەکە دابەستن کە ڕکوعتان بەر ئێوەش ڕکوع بەرن سەرتان ئاوا بەرزە و چاوتان لە دوژمنە کە هەستانەوە ئێوەش هەستنەوە دوو سەف بن. جەماعەتی یەکەم بچنە سوزدە لەگەڵ پێغەمبەری خوادا جەماعەتی دووەم نابێ بچنە سوزدە بە پێوە وەستاون و چاویان لەسەر دوژمنەوە لە نوێژیشان. ئەمجا کە ئەوان هەستانەوە بۆ ڕکاتی دووەم ئەمجا ئەمان دەچن سوزدە بەرن ئەمجا ئەوان بەرامبەر دوژمن دەوەستن. جۆری تریان ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم یەک ڕکاتی بە یەکێکیان کردووە ئەوان سەلامیان داوەتەوە خوا فەرمووی یەک ڕکات بۆ ئێوە بەسە لەم نوێژەدا. ئەوان سەلامیان دا و پێغەمبەر لە ڕکاتی دووەمە جەماعەتی تر فریای کەوتون یەک ڕکاتی لەگەڵا کردوون. جۆری سێمیان ئەوە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دوو ڕکاتی بە جەماعەتێکیان کردووە سەلامی نەداوەتەوە دوو ڕکاتەکەی تر ماوەتەوە و ئەوانی تر هاتوون جەماعەتیان لەگەڵ کردو ئەوان چوونەوە سەنگەرەوە. ئەمە درێژەیەکی زۆری هەیە نامێ بچمەسەوە بابەتە فیقیە. مەبەستم لەوەیە خوا شێوازی نوێژی جەماعەتی بۆ پێغەمبەر و سەحابە گۆڕی با بەهۆی دینەوە دوژمن زەفەرت پێ نەبا ئاگادار بە نەڵێ وەڵڵاهی جا من ڕوون کردە خوا بە پێغەمبەر دەفەرمێ حەسبوکە الله خوات بەسە خوا حیمایە و پارێزگارتە. ئیماندارێک ئاواتی شەهید بوونە لە مەیدانی جیهادی فی سەبیلی اللهدا بەڵام خوا دەفەرمێ خۆت بە هیلاک مەدە. دوو جار لەو ئاەتەدا سەرنجی ئاەتەکە بدەن وليأخذوا حذرهم
با مسلمانان بە ئاگا بن بە حەزەر بن لە دوایشدا دەفەرمێەوە وەخوذوا حیذڕەکم هەمیشە بە ئاگا بن لەسەر حەزەر بن خافڵ نەبن کارەساتەکە با ڕوو نەدا ئەمجا بڵێن بۆ وا بوو با خوێنتان نەڕژێ بە دەستی کافران و خوانە ناسان ئەمجا بکەونە وڵا با پیلانێک دانین ئەمجا لەوە ڕوو نەدا نەخوا فەرمووی لە ئەوەڵەوە ماهێڵن بە ئاگا بە چاوکراوە بە عیبادەتی خواشکە و چاویشت کراوە بێ نەچی بڵێ وڵا جەماعەتەکەم دەبێت لە سەفی شەڕی شاوەکو ماڵێوا بێ خوا ئەم شێوازەی بۆ گۆڕین لقمانی حەکیم دەفەرمێ أحزم الحازمين من عرف الأمر قبل وقوعه فاحترس منه عاقل ترين كستان أو كسيا كبيج غوداني كارساتك چارەسەرەکەی بۆ دادەنێ فاحترس منه خۆی لێ دەپارێزێ چارەسەری بۆ دادەنێ ناهێڵێ ڕووبدا تازە کە ڕوویدا ئەوە بە هەموو کەس دەیزانێ عاقل و ژیر ئەوەیە پێش ڕووداوەکە بربەستی بۆ دادەنێ ناهێڵێ ڕووبدا جابە ئێمە وەکو میلەتی کورد سەیری خۆمان کەین بەداخەوە زۆر جار هەموو ناڕەحەتی و گرفتەکان ڕوو دەدەن ئەمجا دەکەوینە چارەسەر و چارەسەرەکەشمان باشی پێ ناکرێت لە بواری تاکە کەسا با سەیری خۆمان کەین وەکو تاکە کەس خوای گەورە جەستەی هەر هەمومانی بە ساغی لەدایک بووین ئیلا مەگەر کەسێک خوای گەورە بەسەری کردوێتەوە بە حاڵەتێکی ناسروشتی بەهۆی باوان و جینات و ئەوانەوە بابەتێکی تایبەتە بە نائاسایی لەدایک بوو بێ ئەینا مرۆڤ خوا کە جەستەی پێ خەڵات کردووە جەستەیەکی ساغ و سەلامەتە گەنجە و لە تەمەنی گەنجەتیدا خۆ لە هیچ ناپارێزێ نازانێ شەکر چەند خراپە خوێ چەند خراپە سۆدە چەند خراپە گۆشت بە زۆری چەند خراپە هەمووی دەخوا بە سەریەکیا دەکا حتا مەعیدەی بگرێ هەناسەشی ناهێڵێتەوە ئەتە دەرز دەکا بە خەڵکێنە لێدان و خەڵکیش ناڕەحەت دەکا سەیرەکەی گوێی نەداوەتە هیچ خۆی ناپارێزێ حتا وەختێ بەخۆی دەزانێ ئەرە وەڵڵا فڵان کەس زەختی توش بوو ئەوە فشاری خوێنی بەرزە ئەوە تووشی چەوری خوێن بوو ئەوە تووشی شەکرە بوو ئەرە وەڵڵا جەڵتە لێیدا ئەمجا دەکەوێتە خۆ پارێزیەکی چڕوپڕ دەڵێ بە قوربانتان من کوتێ گۆژ نایەتە سەر زمانم دیسان لەولا شەو زەربە لە خۆیدا چونکە ئەگەر بێت و گۆژ نەخۆی لەماوەی هەفتەی دوو هەفتە جارێکە دەمارەکانی مێشک و دەمارت دەمرن ڤیتامین دی لە لەشتا نامێنێ حتا دەستەی ساغ و ڕەحمی بەخۆی نەکرد و هەر خواردی کە دەکەوێتە پارێزیش ئەمجا خۆی وشک دەکاتەوە هیچ ناخوا هەتا دەیکوژێ سەیرێکی هان لە ناو میلەتی ئێمەدا لە بواری تەندروستیدا وەرزشی نەکردووە ئەمجا عیلاج تەبیعی پێ دەکەن لەسەر قەڵەوێرە دەکا کە تۆ تا بۆ خۆ ساغۆی تۆزە وەرزشت کردا بۆ دوای لەسەر عەرەبانە عیلاج تەبیعی دکتۆر پێ بکە نایکەین تا توش دەبین الوقایەة خەیر من العیلاج هەموو علمی طب لەسەر ئەوە کۆبووەتەوە خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن بە 100,000 دەتوانێت ڕێنمایی خۆراک لە پزیشکێکی خۆراکی وەرگری دوای بە چەند ملیۆن دینار چاک نابیتەوە لە بواری ناو خێزانیماندا هەتا زیندوین برا و برا خوشک و برا ئامۆزا و ئامۆزا دراوسێ و دراوسێ هەر خەریکی شەڕەدەنووک و قسە و قسەهێنان و قسەڵۆک و بوختانین بۆ یەکتر بەزەیمان بە یەکترا نایەتەوە یەکتری دەشکێنین کە مردیشین ئەمجا هەموو قەوم و عەشرەت کۆ دەبێتەوە هەر یەکە لە تەعزیە خۆی بنوێنێ دکتۆر عەلی شەریعەتی ئەڵێ خزمێکمان لە برسان مرد وا داماوە بەس نانی وشک و ئاوی دەخوارد چەوری لە لەشیانەمان مرد کەس ئامادە نەبوو مریشکێکی بۆ بکڕێ کە مرد خزمانمان کۆبوونەوە تەعزییان بۆ دانا مەڕێکیان بۆ تەعزەکەی سەر بڕێ با بە ئەو مەڕەتان لە زیندوتی دەبێت هەیە کابرا نەدەمرد ئێمە هەروین حتا زیندوین ڕقمان لە یەکە چە لە حانێ و قسەهێنان و بردن و یەکترشکان و چاڵ بۆ یەکتر هەڵکردن کە مردین ئەمجا لە تەعزیە کۆ دەبینەوە بە دەوریەکە و ئەمجا کابرا خزمێک کە بە حەیاتی نەیدیوە لەو سەری دنیاوە دێوە تەعزیەکەی ئەی بۆ بە زیندوێتی ئامادە نەبووی هاوکارێکی بکەیت شتی حازری خۆمان دەفرۆشین بە قەرز کابرا سارەیەکی هەیە بایی دەفتەرێک دۆلار بێ تموحی دەدەنێت 120 وەرەقەت دەدەمێ بەڵام 6 مانگی تر پارە دەدەمێ ماڵی حازری خۆیەتی دەچێت دەیخاتە ئاوەوە لە چیرۆکەکانی ئیزۆپا پەندێک هەیە دەڵێ لا تەشتەری جلد الدب قبل ئیستیادیه کابرا وتی وەرە پێستەوە ورچێکت بۆ دێنم خوریەکەی وا نەرمونۆڵ و چاک و باشە بەڵام پارەکەم لە پێشەوە بدەیە جێ لە ئەو کەسەی کە بڵێ کاکە هەر وەختێ ئەو پارەکە دەدەمێ بچۆ ورچێک ڕاوکە و کەوڵەکەم بۆ لێ بکەوە ئەو بۆی ڕاو نەکراوە جا چێت لە ورچەکە ئەو ڕاو ناکە پارەکەی خۆی دەخاتە دەستی خەڵکەوە لە دوایدا بەنیوە پارەش فەقیرە سوڵح دەکات چەند کەستان ئاوای لێ هاتووە ئەمە هەمووی ڕووداوەکە ڕوودەدا دەچینە ناویەوە ئەمجا چۆ پیاوەکو بەڕێستان سەغڵەت دەکا کاکە وەرە سوڵحێکم بۆ بکە کاکە نیوەی پارەکەم دەستکەوێتەوە بەسمە ئەی دوو بۆ پارەی حازری خۆت و ماڵە جوانەکەی خۆت تەسلیم بە فڵان کەس کرد ئێتر نازانی ئەم زیادەیە سەرت دەخوا
ئەتر من حەقی حەڵاڵ و حەرامەکەیم نییە. لە یاسا و دادگاکانماندا ژن و پیاوێک گەیشتوونە تەلاق، ئەمە چەند ساڵ ڕەن بە کێشە و ناکۆکیان هەبوو بێ ئەمجا گەیشتۆتە لووتکەی تەلاق. ئەسنە بەردەمی دادوەری بەڕێز جەنابی حاکم ئەمجا بە ئاگادێتەوە لەگەڵ ڕێزم بۆ جەنابی حاکمەکان، ئەڵە کاکە ئەم ژن و پیاوە بنێرن بۆ لیژنەی ئاشتەوایی هەیە لە دادگادا، توێژەری خێزانی و کۆمەڵایەتی هەیە، بەڵکو قسەیەکی خێریان لەگەڵا بکە. جەنابی حاکم دوای باران کە پنەک سوودی نەماوە، ئەمان گەیشت دەمیان لە یەکسپی بۆتەوە، ئەمە خوازانێت چیان بە یەکردووە تا هاتوونە مەحکەمە، ژیان تامی تێدا نەماوە، لە سەد تا دووی بە کەڵکی ژیان نەماوە، تازە قسەی خێری چی؟ دەبوو یاسا هاتایە وەکو وڵاتێکی وەکو مالیزیا و چەند وڵاتی تر پێش ئەوەی کوڕ و کچ بچنە پرۆسەی هاوسەرگیریەوە ناهێڵن کوڕەکە کە کچەکەی مارەکرد بیگوازێتەوە تا شەهادەیەکی پێ نەبێ، دەورەیەکی 5-6 مانگی پێدەبینن. ئەم کوڕە داماوە فەقیرە ژنی هێنا وەڵڵی نازانێ فەرقی پیا و کوڕ چییە، کچە شووی کردووە داماوە هێشتا نازانێ فەرقی کچ و ژن چییە، مەسئولیەتی ژن گەڵتە نیە لە ماڵە، دڵڕاگرتنی مێرد چۆنە. ئەم کوڕە بە سزمانە فەقیرە گەنجێکی سەرکەشە چوزانێ دڵڕاگرتنی ژن چۆنە، دوای کە مناڵیان بوو باوکو داکایەتی چۆنە، ئەبێ ئەمانە هەموو سەرجێگایی چۆنە، لێبوردن بەرامبەر یەکتر چۆنە، سروشتی جیاوازی پیا و ژن چۆنە، ئەم کوڕ و کچە بیزانن بە یەکان نەتەقنەوە. فەقیرە هیچیان عیبیان نییە، بەڵام پیا و ژن دوو سروشتی لێک جیاوازن. وەرە تۆ بە دەرس ئەمانەی جەنابی حاکم پێ بڵێ پێشەوەی علامەکەی بۆ ببڕی، پێشەوەی بیگوازێتەوە، ئەو گەیشتۆتە تەلاق، ئەمجا تازە چارەسەری بۆ دادەنێ. دوای باران کە پنەکەکە سوودی نەماوە، سەرما کاریگەری خۆی کرد. کەسانێک فێر دەبن دەستی کشان دەبڕن بەداخەوە ئێستا لە کۆمەڵگای ئێستادا. ئەم جارەکانە دەستگای ئاسایش و پۆلیس هەموو ڕۆژە لەسەر تەلەڤیزۆن پێمان دەڵێ ئەوە هێڵی گەرمی نازانم 190-150 چییە، ئەم هێڵە دایمە کراوەتەوە، ئەی کچەکە کوڕێک تەحەڕوشی پێکردی دەستدرێژی کردە سەرویستی عەزیەتتدا تەلەفۆن بکە. جاکە کچ دەستدرێژی کرایە سەر لەو ئێمە لە کوردەواریدا دەژین ئەزیزم، خەڵک زۆر قەڵسە لەسەر شەرەف و ناموس. کچێک کە ڕسمی بڵاو کرایەوە لە فەیسبووکا و ناوی زڕا و هیم بوو، تازە لە دوای باران کە پنەک سوودی چیە تۆ پۆلیس بیگریاننا، تازە ئەم بنەماڵە تێدا چوو. ئەم کچە بە سزمانە کە وەکو ئاوی شەو پاکە بە سزمانە لە کەدار کرا، دەلە تۆ لە پێش ئەوەی ئەم کارە ساتە ڕووبدا حکومەت وەرە دەستگایەک بێنە، یان لە تیڤیەکانەوە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە یان لە خولەکاندا لە ناو زانکۆ و پەیمانگا و ئامادەیەکاندا گەنجی کچ و کوڕ فێری ئەوە بکە چۆن خۆ پارێزی لە کەوتنەداوی ئەمانە. دەوەرە تۆ بزانە کەس دەتوانێت ڕستمێکت لێ بستێنێ، کەس دەتوانێت ناوت بزڕێنێ وا فەیسبوک دانەنی، فەیسبوک نەبێ یان وا بە سڕی بەکاری بێنی. ئەم دەکەوێتە داواکەوە، ئەمجا نازانن، ئەمجا دەیە بیگری، جابات تۆ کوڕە هەر بگرە محکەمەی کە پارەی لێ بستێنە سجنی کە چی لێ دەکەی، خراپتر دەبێ. خوا لە قورئانە دەفەرمێ وەلا تەقرەبوا الزینا، نزیکی زینا مەکەوەوە. ئەینا کوڕ و کچێکی تەمەن 18 ساڵ بیەنە بەڕووتی بیخەژێر بەتانیەکەوە دەرگایەکیان لەسەر داخە، ئەمجاڵە بە قوربان تا من کوڕە وریای خۆت من تووشی زینانە بتخواوە قسەیە. ئەبێت تۆ پێشتر خوا دەفەرمێ مەهێڵە نزیکی زینا مەبەوە، لە مقەدیماتەکانی خۆ پارێزە، لە چاوپاکی و دەستپاکی و خۆ دوورگرتن. ئەم جارەکانە تووشی زینا نابی. ئەم فیلمێکی تورکی بۆ ئەم خەڵکە خستۆتە سەر، هەر هەمووی باسی غەرامیات و دڵداری و خیانەتی زەوجی و هاوڕێیەتی و ئەرە کەستان لەو تورکیاش خەڵک ئەوەی قبوڵ نییە بەخواوی لە فیلمە بەڕێزان دەیبینن. گەنجان و کوڕان ئەوە لەو تورکیاش خۆشیان قبوڵیان نییە، ممەسیلەکە خۆشی لەناو عایلەی خۆیدا قبوڵی ئەوەی نییە ژنەکەی دۆستی یەکێشکە بێ و ئەمیش دۆستی ژنی یەکێشکە بێ، ئەوە لە هیچ شوێنێکا قبوڵ ناکرێ، لە هیچ عایلەیەکی سەلیما قبوڵ ناکرێ. بەڵام ئەم گەنجە مێشکی وا دەڕوا، ئەم کچەڵە جامن چم لەو کەمترەوە 3-4 برادەری هەیە بە 3-4 ڕادەبێرێ، هەتا تووشی داواکە دەبێ. ئەمجا هێڵی گەرم سوودی نییە بۆ ئەو، تۆ لە پێش ڕوودانی کارەساتەکەەوە جەنابی یاسادا نەرفریایکەوە. سژن بۆ ئیسلاحە، کەسێک کە سژن دەکرێت حکومەت ڕقی لێی نییە، بۆیە دەیگرێ بۆ ئەوەی ئەم جارە کە چوە دەرەوە دەرس لە ڕابردوەکەی وەرگرێ و پاک بێ. بەڵام هەر پێرێ بوو لیوا حەسەن نووری بەڕێوەبەری ئاسایشی گشتی سلێمانی باسی ئەوەی کرد، وتی وەڵڵای ئەو کەسانی ئێمە دەیانگرین لە ئاسایش و پۆلیسا سەلامەتن، کە برا سەرپێچێکی یاسای کردووە غەڵەتێکی کردووە ئاساییە کە دەڕواتە دەرەوە بە کۆڵێک تاوان فێربوونەوە دەڕواتە دەرەوە. وتی لە 180 ئەوانەی لای ئێمە سژم بوون لە گرتوخانەکانی هەرێمی کوردستاندا کە هاتوون نانزانیوە تریاک و حەشیشە و مخەدرات چیە، کە دەچنە دەرەوە فێر بوون لەگەڵ تریاک کێشەکانی ناو سژنەکە فێریان کردوون، نەیزانیوە جگەرە کێشان چێ لەوێ فێر بووە. سژن بۆ ئیسلاحە، کەچی ئەم کە دەڕواتە دەرێ شادزێکی لێ دەردەچێت،
دزیەکی بچووکی کردووە لە ناو سەژنە ئەوەندە شتی کە دەبیستێ شادزێکی لێ دەردەچێکە دەچێتە دەرەوە بووە دەبێت بە خۆماندا بچینەوە پێش ئەوەی باران بتەزێنێ خەمی پاڵتۆکە بخۆ دوای تەڕبوون سوودی نییە لە حکمڕانی و حکومەتی کوردی خۆماندا ئەم قسەم تخوا بەدڵسۆزی لێوەرگرن ئیمامی عەلی هەزار ڕەحمەتی خوای لێبێ پێشەوە عەلی فەرموویەتی من حەذەرەکە کە من بەشەڕەکە ئەو کەسەی حەزەری دایتێوتی کوڕە وریای خۆت بە کوڕە لەسەر لێواری خەتەری ئەکەوی قسەکەت پێ ناخۆش نەبێ دڵسۆزانە لێ وەرگرا ئەو قسەت بەقەدەر ئەوە پێخۆش بێ کە کەسێک سەرنگون بووە بێسەر و شوێن بووە ڕۆیشتۆ و نادیارە خەبەرت بۆ دێنە ئەڵێ فڵان کەس موژدەل لێبێ فڵان کەس هاتەوە چەندت پێخۆشە خوا نەخواستە کوڕکچێکت بزر بێ کە یەشە خەبەرت بۆ دڵ شکوت سەلامەت هاتۆتەوە هەرچی سەروەت و سامانتە لێت بزر ببێ و لە دەستی بدەیت یەکەم کەس کە خەبەرت بۆ دێنەوە تەلەفۆن بۆ دەکا جا پۆلیسە ئاسایشە مەدەنیەکەڵە لەخوا بەزیاد بێ ماڵەکە دۆزراوەتەوە هەمووی سەلامەتە چەندت پێخۆشە ئەو موژدەیە ئەو قسەش کە پێت دەڵێ کوڕە فڵان کە زووریا بە کوڕە ئاگادار بە ئەم حاڵی تۆ مەترسی لە دوایە ئەو قسەت پێ ناخۆش نەبێ دۆستانە وەریگرە ئەوەندە وەکو موژدەکە پێخۆش بێ من ئەم قسەیە توخوا حکومەتی هەرێمی کوردستان ئاوا لێم وەرگرن لە ڕووی ئەو دڵسۆزی و خەمخۆریەوە لە حکمڕانیشدا بەخوا ئێمە واین تا باران جەستەمان نەخوسێنێ و سەرمان نەمان تەزێنێ کەپنەکەکە بەکار نایەنین یەکەم بە چاوی خۆت ئەمانەت بینیوە تا زستان نەیا و لافا و هەڵ نەستێ و چەند ماڵێک ئاویان تێنەچێ و وێران نەبن بەسە زمانە و کتێبی مناڵەکانیان بەسەر ئاوە نەسوڕێتەوە لیژنەی فریاکەوتن دروست ناکرێ ئەمجا قەرەبووی بکە و کە ناشکرێتەوە دەی بەڕێزی حکومەت و شارەوانی ئەبێت تۆ لە هاوی ناخەمی ئەوە بخۆی لە زستانە لافا و لەو خەڵکە نەدا نابێ بە تەماوی خوا نەخواستە وشکە ساڵی بێ ئەبێ بە تەمای ساڵێکی وەکو ئێستابی بەڕێزی ئەندازیاری شارەوانی نابێ ڕێگە بدەی ئەو شی و دۆڵانە بکرێن بە ماڵ ئاخر یەقینت هەیە ئەوە ئاو دەچێتە ناویەوە هەست سەرەتا مەیاڵەخانووی لێ دروست بکرێ کە دروستت کرد ئەبێ ئاوەڕۆکەت ئەوەندەی تێڕا ببینی کە ئەو ئاوە هەمووی دەشێشێ ئەمجا لە دوایدا دەکەوێ ئاخ و ئۆفاڵ کێشان بۆ خەڵکە وەرە بەس بێنە ماڵەکەی خۆتەوە شوێنێکی وشک لە ماڵەکەدا نەبێ بچێ سەر دراوسەکان و خزمان توخوا چەند حاڕەحەتیەکە ئەمجا لە دوایدا سوودی نییە ئەبێت لە پێشەوە ڕێگری لەم کارە بکەی دووەم ڕێگا و بانەکانمان بە تایبەت دەرەوەی شار دەڵێم حتا خەڵک تیا نەچێت بەدایان کەس ڕۆژانە بە سیارە نەبێتە قوربانی سیارەکان هەمووی هەڵنەوەشێن حکومە نایەتە سەرخەت با ڕێگەی فڵان شوێن چاکەین دەکا کە پێش ئەوەی خەڵک تیاچێ تۆ وەرە چاچیکە بەخوا بەس زەرەری مادی گیانی ئەوە هەر قەرەبوو ناکرێتەوە یەک ماڵ کە دەزانی پیاوێک لە گیان لەدەست دەدا چەند مناڵ هەتی و دەبێ چەند دایک جەرگ سوتاو دەبێ ژن ڕەشپۆش دەبێ عایلە هەڵدەوەشێ باوک پشتی دەشکێ بەس یەک نەفەر ئەو هەموو خەڵکە لەو ڕێگای ڕۆژانە بێتە قوربانیەکانی هاتوچۆ هەل لە زاخۆوە تا کەلار و کفری وەرە تەماشای کوردستان کە چی خەڵک بە هاتوچۆ ڕۆژانە تیا دەچێ ئەم هەموو سارەی کە ڕۆژانە هەڵدەوەشێ و تایی دەتەقی و دەچێتە لای فیتەر وەڵڵاهی ڕوبعێکی ئەو تێچووە خۆ ئەوە هەشماڵی حکومەتە ئەم هەوڵاتیانە هەوڵاتی حکومەتن نیوەی ئەو پارە هەموو ڕێگاوبارەکانی ساڵانە پێچاک دەکرێت ئەی توخوا بەڕێزانی مرور ئێوە ئەو هەموو پارە لە خەڵک وەردەگرن وەرە سەنەوێکە تازەکەەوە بە 3-4 ساڵ جارێک کە دەچی بەلانی کەم بە ملیۆنێک نایەتە دەرەوە ئەمە ئی ژینگەیە و ئەمە ئی قیر و جادەیە دەکا کە کوا مەت لە جادت بۆ من کردووە کە ئەو پارەم لێ دەستێنی دەبات وەم پێی خۆش بێ دە پێش ئەوەی کارە ساتەکان ڕوودەن جا کە تەوری چەند سەد نەفەرێک لە ڕێگایەک تێدا چوو وەڵای پێویستە ڕێگەی فڵان شوێن نوێژن بکرێتەوە دە پێش لە ناوچوونی خەڵکەکە ئەزیزم نوێژنی بکەوە سێەم تا پردێک نەڕوخێ و خەڵک مەحتەل نەبێ و لە هاتوچۆ نەکەوێ خەمی چاکبوونەوەی ناخۆین کاکە پردیش وەکو ئینسان تەمەنی هەیە پردی وایە لە پەنجەکانەوە دروست کراوە عمری کۆتایی پێهاتۆ چۆن ئینسان دەمرێ پردەکانیش دەمرن ئاسن و چیمەنتۆش دەمرێ دەیخۆ تۆ شارەزاییت هەیە ئەندازیاری ڕێگاوبانت هەیە تڕوقاتت هەیە ئەبێ بزانێ ئەم پردەم لە سەرەمەرگایە پێش ئەوەی بمرێ پردێشکە زیندووکەوە چاک شیلەکە چۆنی چاک دەکا 3-4 عەرەبانە خڕەبەرد و تێکەڵە دێنێ بەسەرێکیا دەکە بارانی دوای ئەوە دیسان دەیباتەوە لەم ڕۆژاندا بینیم پردێک 2 مانگ لەمە بەرچاکراوەتەوە 7 ملیۆنی لێ سەرف کراوە وەڵا پێ لە ڕووخایەوە دیسان 3-4 گەڵا بە خڕەبەردێکەکەی تێکەن و 7 ملیۆنیکەی بۆ سەرف بکەن دەی بەو 140 ملیۆنە پردێکی جوان دروست دەکەی پردێک کە 30 ساڵی کە تێک ناچێت تۆ ئەم پارەیە بووە بە فیڕۆ دەدەی دوای باران کەپنەک سوودی چییە با خەڵکەکە مەحتەل نەبێ ئەی ئەو هەموو ئەندازیاری ڕێگاوبانە لە دایرەی ڕێگاوبانە ئیشی چییە؟ چوارەم
تا دەرمان و خۆراکی خراپ میلەتی تووشی هەزارەها نەخۆشی نەکرد کوالیتی کۆنتڕۆڵ ناخەنە سەر دەرمان و سەر خۆراک ئەمجا دەگەڕێ وەڵا فڵان کۆگا ئەوەندە تەن خواردنی بەسەرچووی ئەی چۆن هاتە و کوردستانەوە ئەی چۆن ئەم دەرمانە خراپانە هات خەڵک زەختی خوێنێتی دکتۆرە شارەزاکە دەڵێ کاکە لە خەستەخانە وەری مەگرە بەخوا حەبی خەستەخانە هەر لە ناوت دەبا حەب لە دەرە وەرگرت هی باشەگە خراپە بۆ دەیتی تێ لە خەستەخانە ئەی فەقیرەکە چی بکە ئەی بۆ هێشت بێتە وڵاتەکەوە دوای باران کەپنەک سوودی نییە پێشتر ڕێگای لێ بگرە پێنجەم ئەم هەموو پاڵاوگە و مەعمەلە نایاسایە ژینگە پیسکارانە دادەندرێن سەرەتا ڕێگەی پێدەدەن مەسوولێک لەگەڵ یا ڕێک دەکەوێت شتێک پارەوە دەگرێت لە دوایدا کە خەڵکێکی زۆر تووشی سەرەتان بوو دکتۆرە کاکە هەمووی ئەو دوو کەڵ و بۆگەنە پیسێ ئەو مەعمەلەیە بەسەرم شوێن نەدادێ ئەم جاوڵا پێیدا دەخەین دەی سەرەتا مەهێڵە داینێ بانە ئەو مەسرفکان ئەو هەموو پارە بە فیڕۆ بچێ ئیضاعەت المال خوا پێی ناخۆشە نە دوای پێی هەڵوەشێنە و پێی داخە و خەڵکی بێ کەسابەتکە نە خەڵکیش تووشی سیل و سەرەتانکە هەر ئەوەڵ جار مادام مەرجی ژینگەی تێدانێ مەهێڵە دابندرێ ڕێگەی لێ بگرە شەشەم پەروەردە و خوێندنی باڵا پارەیەکی یەکجار زۆری خەیاڵی سەرف دەکرێت لە ئوستاز و لە جامیعە و سوپاس بۆ خۆی ئاستا ئەو هەموو سەدان جامیعەمان هەیە لە یەک دانەوە بۆتە 40 ئەوەندە 50 ئەوەندە بەڵام شەهادە بۆتە کارتێک و وەری دەگری تەلەبەیەک لە جامیعەدا دەڵێ کوڕە مهمە 4 ساڵەکە بەڕێکەی فەقیرە نیوەی دەرسەکانی ئوستاز ناچێتە ژوورەوە نیوەشی کە لە ژوورێ شەوێ نەخەوتووە نیوەی هەر خەوتووە بە فیکەش خەبەر نابێتەوە لە هیچ وڵاتێکی دنیادا پەروەردە و فێرکردن ئەوان ناڕۆک و لە وڵاتی ئێمەدا هەیە لە وڵاتێکی وەکو بەریتانیادا هەموو شتێک عەقدە بۆ 5 ساڵ دکتۆرە کە تەعین دەبێت لە خەستەخانە ئەوە نییە حتا دەبرێت ئازار لەو خەستەخانە نانی کەوتە ڕۆنەوە مەعاشەکەی مسۆگەرە 5 ساڵ حکومەتوەری دەگرێت دوای 5 ساڵەکە تاقی دەکاتەوە ئەگە بەرەو پێش چوو بوو سووری بە نەخۆش گەیاندە بوو چەند خەڵکی چاک کردبەوە سیڤیەکەی بەهێز دەبێت ئەینا دکتۆرشکە دەخەنە شوێنەکە ئەم دەردەکەن لە ترسی پیشەکەی خۆی کە دەرنەکرێ و بێنان نەبێ بەردەوام خەریکی ئەوەیە خزمەتی نەخۆش بکە مامۆستایەک بۆ 4 ساڵ تەعین دەکرێت لە مەکتەبێکە ئەگەر ئەو 4 ساڵە تەلەبەکانی زیرەک و لێهاتوو بریمەت نەبن مامۆستاکە دەردەکرێت مامۆستایشکە دەخرێتە شوێنەکەی خوا کەستاندی و لە وڵاتی ئێمە لە مەلایەکەوە هەتا فەلایەک بە حیاتی لەسەر پیشە دەربکرێ بڵێن کاکە لێی نازانی بە کەڵک نایە تازە کە ناوت چۆن ناو قامی مەعاشەوە هەتا مردن هەر مەعاشخۆری لە هیچ شوێنێکی دنیا ئەوە نییە ئەوە زەرەدە چونکە ئەو کاتە دەڵێم ماستەرێک وەردەگرم دکتۆرایەک عیلمی پێ نەبێ وەری ناگرم ئەو دالە قیمەتی نییە ئەگە عیلمی لەگەڵانە بێت شەهادەت چییە بە پشت سەرتەوە بێ بزانم چی لە ناختایە چیت پێیە ئەوە گرنگە حوتەم ڕاگەیاندن ئەو ڕاگەیاندنانەی ئێمە تا ئێستا 28 ساڵ ئێمە حکومەتی هەرێمی کوردستانمان هەیە تا ئێستا بەڕێزان بیرمان لەوە نەکردوێتەوە یەک تیڤیەکمان نێ ئی حکومەت بێ واللهی من جاری وایە گرفتارم جارێ بە شەڕ کەناڵی تەلەڤیزۆنیمان لە مزگەوتە بەڕێز دەکردوێتە دەرەوە کاکە من کابرایەکی بێلایەنم بە حەیاتی مەقەڕی حیزبێکم نەدیوە بەخوا پێم خۆش نییە مایەکی حیزبێکم لە بەردەم قوتکەیتەوە ئەوگە دەسەڵاتم نەبێ کابرایەکی مەدەنی بێت شەکم تۆ دەسەڵاتداری بەڵام چەند جوانە ئەم حکومەتە یەک کەناڵی تەلەڤیزۆنی حکومەتی هەبێ هیچ حیزبێک نەبێ هیچ کەس نەبێ حکومەت بێ یەخۆ هەمومان ڕۆڵی ئەم حکومەتین ئەم حکومەتە بێ خۆمان دەزانین وەڵا حەزم دەکرد لە هەموو ماڵەکە لە زیاتی ناوخۆیەکان کەناڵی فەزایی ئەم جمعەی پەخش کردای باوکو یەکی ئیسیفادی کردای باوکو مەسوولێکیش گوێی لێ بوویایە بەڵام وەرە 28 ساڵە حکومڕانی تەلەڤیزۆنێکمان نیە حیزب نەبێ ئی حکومەت بێ حکومەت تەلەڤیزۆنێکی ڕاگەیاندنی نییە کەواتە ئێمە هێشتا هەر حکومەت نین کابینەی چی و شتی چی و دەسەڵاتداری چی تۆ تا ئێستا تەلەڤیزۆنێکت نییە ڕاستە و خۆی حکومەتی هەرێمی کوردستان بێ و بەشی هیچ حیزب و لایەنێکی پێوە نەبێ و منیش بتوانم دوو قسەی حەقی لەسەر بکەم و خەڵک نەڵێم مامۆستا بێلایەنە ناوێری خەڵک نازانێت دوو کەناڵی تەلەڤیزۆنی حیزبێک لەبەر دەما بێ خەڵک دەڵێ مامۆستا سەر بە فڵان حیزبە ئەی بۆ کەناڵەکەی تری لێ نەبوو لەبەرەوە ئێمەش لێمان قەوماوە هەشتەم تا نەوت نرخی دا نەبەزی قەیران دەستی پێ نەکرد حکومەت بیری لەوە نەدەکردەوە ئەرێ باشە بەدیلێک دابنێین بۆ نەوت ئەوە نەوت هەموو ڕۆژێ بازاڕی بەرز نابێ با دەست نەکەین بە پاشەکەوتی موچەی خەڵک ئەبێ بەڕێز دەکەم پێش ئەوەی نەوت لە کار بکەوێ تۆ ڕێگە بەدیلی ترت هەبێ پێش ئەوەی نەڵێ ئەم هەموو خەڵکم پێ موچە نادرێت تەعینی مەکە ئەم هەموو هەزارەها بندیوارە ئەم هەموو هەزارەها خانەنشینی پلە باڵایە ئێستا حکومەتەوەتە گیری خواردە بەدەستیانەوە من عەرزم کردن دوای باران تەڕی کردی کەپنەک سوودی نییە ئێستا تازە خەڵکت پێ فەسڵ دەکرێت فەسڵ ناکرێت ئەوەڵ جار بیرت کردایەوە تەعینت نەکردایە ئەوەتان ئەو تەکسیە داماوانە حکومەت جێگەی خۆیەتی کەسێ دوو پیشەی نەبێ کەسێ موچە خۆرە ئەوەندە پارەی بدەیە مەهێڵە کابرایشکە کە تەعین نەبووە لە حکومەتا فەقیرە تەکسیەکەی ئەویش پەکی بکەوێت
با ئەو بەس تەکسی بژێڕێ با ئەم بەز موچە خۆر بێ بەڵام بەڕێزی حکومەت تۆ دەبووە پێشتر بیری لەوە بکردایە وەڵڵەه دامای وایە دەگریە بە قەرز و قۆڵە بە زێڕی ژنەکەی بە پارەی داخلی منداڵەکانی تا تەکسێکی کڕیوە مامۆستایەکە کوڕە پۆلیسێکی داماوە پێشمەرگەی کە 400-500 هەزاری هەیە کرێچیشە پێی ناژێ لە تاوانە لە دوای دەوامەکە ڕادەکات تەکسی بجێڕێ ئێستا منعی لێ دەکەی تەکسەکەش دەفرۆشێتەوە 30 وەرەقەش زەرەت دەکات 50 وەرەقە زەرەت دەکات بەخوا نی ئەوەندەش پەیدا نەکردووە داماوە ئەوە پێشتر نەتێشتایە بیکڕێ تەکسی ئێستا دەوەرە حەلێکی بۆ بدۆزەوە بۆش نادۆزرێتەوە موچەکەی ئەوەندە بووە زیاد کە مەهێڵە ئیجازەی سایقی لە هەموو وڵاتی دنیادا قورسترین شەهادەیە ئەبێت چەند دەورەت بینی بێ دۆسیێت لە پۆلیس و ئاسایش پاک بێ کە بە ئەخلاقی دەستپاکی چاوپاکی بە دینی بە حرمەتی شەرەف و ناموسی خەڵک دێتە ماڵی دێتە سیارەکەتەوە کۆ لە وڵاتی ئێمە سایق تەکسێک بە ئاسایش و پۆلیسە تێپەڕی بۆ فلتەری تەماشا کرا بێ هەموو ئیجازە داوە لە دوایش لە ناهێڵی ئەی ئەو قوربە سەرانی کە زەرەت دەکەن ئەو باڵەکەیان باستۆی چێ دوای باران ئەمجا کەپنەک بە پشتی خەڵکادەی هۆکارەکەی چییە؟ هۆکاری ئەم نامهامەتیانە چین؟ یەکەم ئێمە لاوازین لە وەزارەتی پلانداناندا پلاندانان تەختیت زۆر بەڕێزان گرنگە لە هەموو وەزارەتەکان گرنگترێ باوەڕ ناکەم جەنابتانە 25تان ئەرێ زان وەزیری پلاندانان چێیە بەخۆ من بۆ خۆم نازانم هەر نازانم وەزارەتەکە لەکوێیە دا ئەوە لە هەموو وەزارەتێک مهمترە لە وەزارەتی پێشمەرگە مهمترە لە وەزارەتی ناوخۆ مهمترە بۆ وەکو ئەو نمونەی کە عەرزتان دەکەم خانوو کە تیانیشتە جێی ئەم خانووە گرنگترین شتی ئەوەیە سەرەتا لەسەر نەخشەیەکی جوان کە ئەندازیارێکی شارەزا و پسپۆر داینابێ خانووەکە دروستکەی ئەگەر کەسێک چەند دڵسۆز بێ بەڵام ئەندازیار نەبێ و لە نەخشە و خەریتە نەزانێ بێ خانوویەک بۆ خۆی یان بۆ خەڵک دروستکە بە گۆچان و بە گوریز بیپێوێ چەندە دڵسۆز و دڵپاک و دەستپاکیش بێ چونکە پسپۆر نییە و نەخشە ساز نییە و نازانێ ئەم خانووە چۆنە وەڵڵای ئەم خانووە مەسیری دووشتە یەکەم هەموو ڕۆژە دەبێت دەستکاری لایەک بکەی وەڵاو پەنجەرە بچووکە وەڵاو پەنجەرە گەورەیە وەڵا دەبوو ئەو دەرگایە لەوێ نەبووە ئەو دەرگایە لێ بووە کە کوێ ناوی ئەمجا هەز بە عیبەکانی دەکەی چونکە نەزان نەخشەکەی داناوە پسپۆر نەبووە هەموو ڕۆژە دەبێت مەسرەفی تێدا بکەی هەموو ڕۆژە عیبێکی لێ دەدۆزیەوە دووەمیان یان چاری ئەوەیە شۆفڵی لێ دەی و لە ڕەگ و ڕیشەڵۆتێکی دێ و سەر لەنێ ئەمجا ئەندازیارێکی باش دروستی بکاتەوە لە هەردوو بارەکەدا بەڕێزان نەوەستایەکە عیبی هەیە ئەگەر ئەم وەستای دروستی کردو باشترین وەستا بێ باشترین کرێکای دڵسۆزی شتیا بکە باشترین چیمەنتۆ و شیشی و بلۆکی تیا سەرف بکەی چونکە نەخشەکە بە کەڵک نایە ئەم خانوو مەسیری بەز ڕووخانە چونکە خەریتەکەی بە کەڵک نایە 5 قاتی خۆشی لێ سەرف دەکەیتەوە هەتا دەبێتەوە خانوو خانووی واتان بینیوە گەر جەنابەت بە سەقەتی دروست کردبێ یەک ڕۆژتیان مرتاحنی ئەی ئەگەر نەخشەیەکی جوانی هەبێ یەک مەسرەفە بە یەک جار لێی دەحەسەیتەوە کەسیش ناتوانێت ڕەخنەی لێ بگرێ ئەوەی ڕەخنەی لێ بگرێ پێی دەڵی کاکە خۆ تۆ لە ئەندازێر فڵانکە شارەزاتر نی نەوەڵا دەمیدا دەخرێ بەو خوای ئەم حکومەتە ژوایە حکومەت و حکومڕانی ژوایە ئەبێ پێش ئەوەی کارەکان بکەی نەخشەدانێ نەخشە سازی و تەختیت و پلاندانێ ئێمە حکومەت ئەم ساڵ ئەمە بەرنامەمانە نەک هەر کەس بە ئارەزوی خۆی مەسئولێک دەچێتە شوێنێک کاکە بڕی ئەوەندە لەسەر حسابی من بۆ فڵان شوێن سەرفکەن بەخوا وەکو خانووە سەقەتەکە وایە ئەم پەنجەرەی بگۆڕم بۆ پەنجەرەیە ئەوە سوودی نییە تۆ لە ئەوڵەوە لەسەر نەخشە عەزیزم کار بکە پارەکەشت بۆ دەگەڕێتەوە یاخۆ بەخوا ئەم حکومەتەی ئێمە ئەم حکومەتی هەرێمی کوردستانە بە چەندین ملیار پارە دۆلار سەرف دەکات بۆ هەر پرۆژەیەک زۆر سەرف دەکات بەڵام چونکە لەسەر پلان و بەرنامە و نەخشەیەکی دروست نییە هەمووی بە فیڕۆ دەڕوا و دوای ساڵێک 2 ساڵ دیسان گلەیی میلەت دەست پێ دەکاتەوە دووەم تەکبیرکەران و ڕاوێژکارانی مەسئول و کاربەدەستانی باڵای حکومەتمان عەقڵیان بچووکە و کەسانێکن باش تێناگەن لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی ڕاوێژکارن ئەوانەی پرسوڕایان پێ دەکرێ بەخوا عەقڵیان بچووکە بەسەرهاتێکی ڕەواقعی بۆ جەنابتان دەژێڕمەوە یەکەمیان بەسەرهاتەکە ئەمەیە دەڵێت دانیشتوانی شوێنێک شارۆچکە و گوندێک گرفتار بوون بەدەست چاڵێکی گەورەوە چاڵەکە لەسەر ڕێگای خەڵک بوو ڕۆژ نەبوو مناڵێک ژنێک پیرێک گەنجێک شەو ڕۆژ نەکەوێتە ناویەوە ئەوەش دەکەوتە ناویەوە ژێرەوەی ئەوەندە بەردەڵان و سەقەت و پیس بوو هەموو پیسێکی تێکەوت بوو یەکسەر کەسەکە سەری دەتەقییان پشتی دەشکا و دەمرد یان کەم ئەندام دەبوو ناویان نابوو چاڵی مەرگ ئەمە 3-4 ساڵ سەدان خەڵک بوونە قوربانی ئەمجا بیریان لەوە کردەوە ئەرێکا کە با حسابێکی خۆمان بکەین خۆرە خۆ نیوەی خەڵکەکەمان بەم چاڵەوە فەوتە چوونە لای ڕئیسی ئاوایی
ئەویش سێ چوار ڕاوێژکاری هەبوو کۆی کردنەوەکتی کاکە با چارەسەرێکی مۆزعە بکەین بە ئەم خەڵکە هیچ کە کەمەندام و دەست سەقەت پشکا و سەر تەقی و نەبێ نیوەشمان هەر مردین لەم چاڵەدا ئەمە چاڵی مەرگە لەم سەر ڕێگای گوندەکەمان شارۆچکەکەمان هەموو دوای گفتوگۆیەکی زۆر و کۆبوونەوەی وەکو ئەم حیزبانە کە ڕۆژنێ کۆبوونەوە نەبێ کەس نازانێ ئەنجامی چییە کۆبوونەوە لەسەر کۆبوونەوە بە کۆبوونەوە دەستپاردە ئاخری گەیشتنەوەی کوتیان ڕاوێژکارەکان کوتیان سێ حەل هەیە لەم سێ حەلە زیاتر شک نابین وتیان چییە وتیان ئەوەیە ئیسعافێک بکڕین لە دەوری چاڵەکە داینین بۆ ئەوەی کەوتە چاڵەکەوە ئیسعاف زوو فریایکەوە خێرا بگەێنێتە خەستەخانە حەلی دووەم ئەوەیە لە تەنیشت چاڵەکەوە لەو بەرجادەکەەوە خەستەخانەیەک دروستکەین بۆی خەڵکەکە زوو لە چاڵەکە دەرێنی بگەێنێ خەستەخانە و زوو فریای دکتۆرکەوێ سێیەم ئەم چاڵە پڕکەینەوە لە نزیک خەستەخانەکە چاڵەشکە هەڵقەنین مهمە چاڵێکمان هەر هەبێ ئەمە بەڕاستی ڕاستەقینەیە و بەڵام پند ئامێزە گاڵتە ئامێزیشە بەڵام تو ئەو خوای لە کوردستانی خۆمان داوەتان نەبینیوە وەڵڵی هەر جارە چاڵێک پڕ دەکەینەوە کەچی لەولاوە چاڵەشکە هەڵدەکەنینەوە حکومە لەلایەک پینە دەکەین لەلایەشکە پینەیەشکەی تێدەبێت کونێشکەی تێدەبێتەوە پۆستێک دەدەن بە فڵان حیزب ڕازی بکەن لەولاوە شەبەقێشکە لە حکومەت دەبێتەوە نازانن چۆنی پینەکەن براوە وەکو مەسەلەی چاڵەکە وایە ئەمە لە یاساماندا لە پەروەردەماندا لە خزمەت گوزاری و پرۆژەکانی حکومەتدا ئەوەتانی حکومەت ڕۆژانە خەریکی پینۆپەڕۆی چاڵێکە لەولاوە چاڵێککە دروست دەبێت بیری لەوەی نەکردێتەوە مە دەبێت یەکجاری هەمووی چاکەی مەکتەبێک چاکەکە مەکتەبێشکە هەڵدەوەشێ بەسەر خەڵکەکە دەڕوخێ بۆ نوکتە دەجێڕنەوە کۆمەڵێک وەزیری دەروی وڵاتانی عەرەبی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شوێنێکە مؤتەمەرێک دەبەستن هەموو وەزیری دەروی ئەو وڵاتە عەرەبیانە لەسەر کێشەیەکی ناوخۆیی و گرفتی وڵاتەکانیان مشتومڕێکی زۆر دەکەن یەکێک لە وەزیرانی وەزیری دەرەوە چۆتە دەریای قوڵی بیرکردنەوەوە لە دەریای خەیاڵاتایە دەستی ژێت چەنەگەی ناو زۆر بە وردی بیر دەکاتەوە هەموو ڕووی تێدەکەن جەنابی ئەم وەزیرە زۆر بیر قوڵ دەکاتەوە دەبێت قوڵکردنەوەیەکی زۆر خەیاڵەکەی وردە ئەبێ بیر لە چی بکاتەوە چارەسەری لابێ ئەلە جەناب تۆ لەو کاتەوە بیر لە چی دەکەیەوە چارەسەرت چییە ئەڵە وەڵڵاهی لەوەتی هاتوومە ئەم کۆبوونەوە بیر لەوە دەکەمەوە ئەم مێزە گەورەی بە دەوریەوە دانیشتوین چۆن لەو دەرگا بچووکەوە هێناوێنێتە ژوورەوە هەموو خەیاڵی لەسەرەوەیە ئەو مێزە گەورە چۆن بۆ دەرگا بچووکەدا هاتووە هەموو کۆبوونەوەکانی ئێمەش بەڵی خۆم لە ئەنجومەنی وەزیران و لە پەرلەمان ئەرە بەڕێزی نەتخوا پەرلەمان زیادەیان نا پەرلەمان ڕەمزی پێشکەوتنی وڵاتە ڕەمزی دیموکراسی و دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتە بەڵام پەرلەمانەکانی ئێمە لەسەر تەلەڤیزۆن بێشەرم و شکۆ دەڵێ وەڵام من تا ئیزنی مەکتەبی سیاسیم پێ نەبێ ناوێرم بەشداری کۆبوونەوە بکەم حکاکە جاکەواتە ئەم هەموو معاشە بۆ بدەین بە خەڵک هەر مەکتەبی سیاسی ئەو شەش حەو کەسە بەخوا بەشی هەمووی دەکەن ئەگە ئەو پێی خۆش بوو تۆ دەست بەرز دەکەی ئەوگە پێی خۆش نەبوو دەست دادەخەی ئەگە پێی خۆش نەبوو ناچێ کۆبوونەوە ئەگە پێی خۆش بوو دەچێ کۆبوونەوە جات خۆ ئەم هەموو دەنگدان و هەراو بەزمێم خەڵکی بۆ چی بوو بۆ ئەم پارەوە ئیضاعەت المال پێغەمبەر صلی الله علیه و سلم پارە بەفیڕۆ مەدەن ئەمە پارە بەفیڕۆدان نییە دوای باران کەپنەکە هەموو ئەمانەش تێدەپەڕن ئێمەش دنیا بەجێ دێڵین اتقي دعوة المظلوم فإنه ليس بينها وبين الله حجاب بۆ خۆمان و بۆ کاربەدەستان لە گەورە و بۆ بچووک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی زۆر بەڵاو نەهامەتی کە تووشتان دەبێ هی ئەوەیە زوڵم لە کەسێک کردووە و دەسەڵاتی نییە تۆڵە لێ بکاتەوە دەست بۆ لای خوا بەرز دەکات لە خوا ئینتیقامی منی لێ بستێنی خۆت بپارێزە لەوەی ستەمت لە کەسێک کردبێ و لە بێئاگایی تۆدا لە نیوەی شەوە هەستا بڵێ خوا تۆڵەی لێ بکەوە تووشی بەڵایەک دەبی و نازانی لە شێوە بۆت هاتووە پێش ئەوەی تووشی ئەو ئاهون و زولێ بیخۆل لە ستەم بپارێزە ئەی براستەم لە براکەت مەکە ئەی براستەم لە خوشکەکەت مەکە ئەی دایک و باوک ستەم لە ئەولاد مەکە ئەی ئەولاد بێئەدەب مەبە بەرامبەر دایک و باوکت ئەی دەسەڵاتدار بەزەیت بە خەڵکا بێتەوە واجبی لەسەرتە حق خزمەتی بکەی با دوعا لێ نەکە نازانی دوای تووش چ بەڵایەک دەبی دەڕۆینەوە بۆ قیامەتمان لەوێدا ئینسان دەڵێ قال ربي ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت كما لك الموت يتسر سنگی ئینسانە کە چاکەی نەکەی بڵێ خوایە بەس ئەم جارە بمژێڕەوە بۆ دنیا خوایە بەس ئەمڕۆ مۆڵەتم بدە یەک ڕۆژی کە لەسەر زەوی بژیم وعد بێ تۆبە دەکەم نوێژ دەکەم ڕوو لە خوا دەکەم چاکە دەکەم واز دەخراپە دێنم دەیوا بزانە ئەمڕۆ خوا مۆڵەتی تۆی داوەتەوە دەڕوو لە خوا بە پێشەوەی بگەیە سەرەمەرگات دەیگەیتێ مەحوی شاعیر دەفەرمێ برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستایە شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ ئەگەر کەسێک هەمومان لە لادێ و گوندا ژیاوین
لە عەسرەوە خەمی چراکەت نەخۆی نەوتی تێ نەکەی و بلوورەکەی پاک نەکەیتەوە شەو بە تاریکی دادەنیشی شەوی یەڵدا شەوی هەرە درێژت لە پێشە کە قبر و قیامەتە کبریتی فرسەت لە دەستایە ئێستا چاکەت پێ دەکرێت دەتا نەگەیشتوێ ئەو شەوە تاریکە چرایەک بۆ قبرەکەت داگیرسێنە ڕووناچیەک بۆ قیامەت و سەرپردی سڕاتەکەت بنێرە لەوێ تازە پەشیمان بوونەوە دوای باران کەپنەک سوودی چییە وتاری ئەمڕۆمان ئەمە بوو ئومێدەوارم کە ئیشاڵڵا هەم دەستگاکانی حکومەت هەم میلەت بە ڕوحێکی فراوانەوە ئەم ئامۆژگاریە لەم مامۆستای سەمین بەرە وەرگرن کە بەدڵسۆزیەوە دێڵێم هیچ بەرژەوەندێکمان لەوانەدا نییە بەڵام بەرژەوەندی کوردستانەکەم بەرژەوەندی میلەتەکەم بەرژەوەندی ئەمنی وڵاتەکەم بەرژەوەندی خۆشگوزەرانی ئەو خەڵکی کە نوێژمان لە دواوە دەکەوت گوێمان بۆ دەگرێت بەخوا لە پێش هەموو بەرژەوەندیەکەوە ڕۆزنامەندی خوش لەسەر و هەموویانەوە یا ڕەبی خوا لێمان ڕازی بی یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە خوای پەروەردگار پێشەوەی کارەسات ڕوومان تێ بکە عەقڵێکی گەورەمان بدەیت تێ کە بتوانین بەرەو ڕووی کارەساتەکان ببینەوە نەخشە و پلانمان هەبێ و نەکەوینە پیلانی ناحەزانەوە یا ئەرحەم الراحیمین ئەم کوردستانەمان ئاوادان کەی لە فیتنەی ناوخۆ و لە بەڵای دەرەکی بە دوورمان کەی یا ڕەبی خوا ئەم هەموو بەرەکەت و خێرەت بەسەرا ڕژاندوین خوا لە بەرەکەتی ئەرزیش بێ بەشمان نەکەی بۆمان بڕوێنی یا ڕەبی خوای پەروەردگار ئەوانەی کە نەخۆشن لەم سەرەتای بەهارەدا خوا شیفای بەخێریان بۆ بنێری یا ڕەبی خوای پەروەردگار وەرزی بەهار بکەی بە شیفا بۆ نەخۆشەکانمان یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری هەموو ئەوانەی لە خەستەخانەن ئەوانەی کە بێئومێد بوون لە دکتۆر و دەرمان یا شافی یا ئەڵڵا شیفای تۆ لەسەر هەموو نەخۆشیەکە زاڵە خوا شیفایان بدەی ئەوەی دڵناڕەحەتە خوا دڵخۆشیکەی ئەوەی ئاژاوەی خێزانی هەیە ئیسلاحی حاڵی بکەی ئەوەی هەر گرفتێکی هەیە خوا بێ بەهانا و هاواریەوە ئەوانەمان کە مردوون یا ڕەبی خوا لە گوناهەکانیان خۆش بی یا ڕەبی خوا ئێمەش دامەزراوکەی لەسەر ئەم ڕێبازی ئیسلام و خواناسی و دینداری هەتا ئەو کاتێ بە لیقای تۆ شاد دەبین آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون